یەکێک لەو بابەتانی کە من لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ زۆر گرنگی پێ دەدەین لایەنی ژینگەییە بابەتی ژینگەییە بەردەوام لە ڕێگەی پسپۆڕان و شارەزایانی بوارەکەەوە دەمانەوێت هەموو بابەتانی پەیوەندیدارن بە ژیان لەسەر زەوی ڕوونکردنەوەیان لەسەر بین و زۆرترین زانیاری بەوە ببەخشین. ئێستا زۆرێک لە وڵاتان وازن لە بابەتە سیاسەکە هێناوە خەمیکی گەورەیان کردوتە ئەستۆی خۆیانەویش خەمی پیسبوونی ژینگەیە. باس لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە زۆر دەکرێت، زۆر دەوترێت ژماری زۆری ئۆتۆمبیل لە شارەکاندا هۆکارێکی پیسبوونی ژینگەیە، ژمارەی زۆری کارگەکان هۆکاری پیسبوونی ژینگەیە. دەستی مرۆڤایەتی کاریگەری هەیە لەسەر ڕۆژ لە دوای ڕۆژی پیسبوونەکان. هەندێک شار لە جیهاندا بە پیسترین شارەکانی جیهان ئەژمار دەکرێت لە ڕووی پیسبوونی ژینگەوە. وڵاتان سەرکردەکانی جیهان لە G20 لە G7 لە COP26 کۆمەڵێک لەو کۆنگرە و کۆنفرانسانی کە بەشدارین تیایدا دەیانەوێت تا ساڵی 2050 هیچ وڵاتێک کار بە کاربۆن نەکات، ڕێژەی دەردانی گازە زیانبەخشەکان کەم بکەنەوە. هەوڵەکانی ئەوان گەیشتووە بەکوێ؟ ئایا ئێمە تا چەند ساڵێکی تر دەگەین بەو ئامانجانی کە هەمانە لە ڕووی پیسبوونی ژینگەوە بە گشتیش باس لە لێکەوتەکانی پیسبوونی ژینگاکەین و زۆریش فۆکسەکەینە سەر ئەو بوارانەی کە پیسبوونی ژینگەی لێ دەکەوێتەوە؟ وەڵامی ئەم پرسیارانە بەجێ دێڵین بۆ زۆر بەڕێز سلێمان جەرجیس پسپۆڕی ژینگە کە لە ستۆدیۆ ڕۆژی نوێ میوان ئەمڕۆ مامۆستاگیان بەخێر بێ و بەیانی باش. بەڵەوە دەست پێکەم کاک سلێمان، یعنی ئێستا پیسبوونی ژینگە گەیشتوین بەکوێ؟ گەیشتوین بە خاڵێک بڵێنی تر وڵاتەکان دەبێت لێرەیە بۆستن، هەندێک بابەتی تر هەیە وەلا بنێن ئەگەر بابەتی سیاسی هەر بابەتێکی ترە هەموو فۆکسەکانیان لەسەر ژینگە بێت، ئەوەندە گەیشتوینەتە حاڵەتی مەترسی؟ بەڵێ بەڕاستی ئەگەر ئێمە باسی حاڵەتی مەترسی بکەین، جیهان درەنگ قسێکی لەسەر ئەم مەسەلەیە. جیهان درنگ بۆ ڕاگەیشت کە ئەم بابەتە بوروژێنێ. گەسەیەکن زۆر بابەتی مەسەلەی سیاسی لە پێشتر بوون لە مەسەلەی ژینگەیە بەداخەوە تا ژینگە ئەتوانین بڵێن بەو حاڵەتە بەو شوێنە گەیشتووە کە ئێستاکەم زۆر مەترسی لەسەر پیسبوونی ژینگە بەتایبەتی پیسبوونی هەوا کە یەکێکە لە گرفتەکان کە لە ئەمڕۆی جیهانە. بۆیە بەڵێ زۆر درەنگ بوو و ئەوەیە زووتر قسە لەم مەسەلەیە بکرایە بۆ ئەوی بە هەموو لایە بتوانرایە ئاستەنگەکان لە بەرەوە هەتا درەنگتر بێ ئاستەنگەکان زیاتر ئەبن بۆ قورستر ئەبێ ئێمە ڕوبەڕووی ئەو دیاردە جیهانیە ببینەوە کە هیچ پیسبوونی ژینگەیە لە نایە بەتایبەتی پیسبوونی هەوا لەبەرەوەی پیسبوونی هەوا مەترسیدارترین زۆری پیسبوونی ژینگەیە لە جیهانە. جا ئێمە بینین لەگەڵ هەموو ئەم یعنی مەترسیانەیە هەوڵیش هەیە کۆمەڵک لە وڵاتان ئەو گوشارە خرێتە سەریان هەنگاوەکانیان لە بواری پیشەسازیە لە ڕادەیە کە کەم بکەنەوە یاخود بیخەنە ئاراستەیە کە هاوگا با بڵێن هاوتەری بێت لەگەڵ ژینگەیە ئەو سوتەمەنیانە بەکاربهێنن کە دۆستی ژینگە. ئەم هەوڵانەش هەیە، بەڵام ئایا ئەم هەنگاوانەوە ئەم هەوڵانە هەمووی بێک و نەیتوانێت هێشتا ئەم مەترسیانە کەمتر بکاتەوە؟ خۆی ئەگەر ئێمە بین پۆلێنی بکەین دوو زۆرمان هەیە لە پیسبوونی ژینگە. پیسبوویە سروشتیەکان و پیسبووە ناسروشتیەکان. سروشتیەکان وەکو ئەوانەی کە گەرد و تەپ و تۆز و خۆڵ و خوێی دەریایی و غەڵوز و گڕکانەکان و ئەوانە ئەمە بەشێکی بەشێکیشی ناسروشتین. ئێمەی مرۆڤ چالاکیەکان ئێمەی مرۆڤ چێ لە بۆری پیشەسازی چێ لە بۆرە جیاوازەکان وەکو بەکارهێنانی ئۆتۆمبیل یان یاخود ئەو بۆرانەی ترکەم مرۆڤ ئاکا لە ڕێی ئەنجامدانی چالاکی ڕۆژانەکانیەوە ژینگە پیس بکات. واتە ئەم دوو جۆرەمان هەیە. بەداخەوە ئەتوانین بڵێن جۆری یەکەمیان کە باسی سروشتیەکەیە ئەگەر لە ساڵانی ئایندەیە لە ساڵانی بێت ئێمە بەڕاستی بێتە لایەنێکی لاوەکی باسکردن ئەگەر باسی بکەین. مەترسیەکانی مرۆڤ زیاتر ئەبێ. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو بۆ 50-60 ساڵ پێش ئێستاکەم مەترسیەکان سروشتیەکان مەترسیدار بووە لەسەر پیسبوونی ژینگە. بەس بۆی تەکنۆلۆژیا پێشکەوتوو چالاکیەکانی زۆری مرۆڤەوە لە ئایندەیەوە لەیسەوە دەستی پێکردووە چالاکیەکانی مرۆڤ لەسەر زەوی وای کردووە. ئەو بابەتەی جەنابەت باسی کرد بەڵێ وڵاتە پیشەسازیەکان بەداخەوە بیکێکن لەو لە نانەی کە هۆکارن لە پیسبوونی هەوا لە جیهانە پیسبوونی ژینگەم. ئەم مەترسیانە وای نەکردووە کە ئەمان
هەنگاو بنێن کە هەنگاوی نابەس هەنگاوی گەورە بنێن کە ڕوبەڕووی ئەم مەترسیانە ببنەوە لەگەڵ پلانی نێودەوڵەتیەکان ئەو پلان نێودەوڵەتیانی کە بۆ ژینگە هەیە ئەم هەنگاوانە بنێن لەگەڵ هەموو ئەوانەیە کە ڕێکارانەی کە کردویانەتە بەر لەگەڵ هەموو ئەوانەی کە ئەیانێ پاپند بن بەڵام لەگەڵ ئەوەیە مەساڵحەکانی خۆیان مەساڵحە ئابوووریەکانی خۆیان خسۆتە پێش پاراستی ژینگە بن کە پەیوەندی بە ڕاستەوخۆی تاک بە تاکی تەندروستی هەمومانەوە هەیە هەر مرۆڤ لەسەر گوێی ئەم زەوێ نەک مرۆڤ هەموو زیندەوەران هەتا تەنانەت ڕۆکەکانیش ئەم مەترسیانە زۆر کاریگەری لەسەریان هەیە بەداخۆ ئەمان تەموحە ئابوووریەکی خۆیان خسۆتە پێش ئەو بەرژەوەندیانەوە بۆیە مەترسیەکە زیاد دەکات باس لە مرۆڤ دەکرێت ینی زۆر جار ئاماری مردنی مرۆڤ بە پیسبوونی هەوا دەخرێتە ڕوو یان پیسبوونی ژینگە ئێستا بۆ نمونە ئەمارەی کە لە بەردەستماندا ڕێکخراوی تەندروستی جیهانیەڵێت ساڵانە 7 ملیۆن مرۆڤ بە پیسبوونی ژینگە دەمرێت ینی بە هۆکارەکانی پیسبوونی ژینگە ئەمرێت لەناوێ ئامارەکە باس لەوەکە 600,000یان هەر مناڵن خواردە من 15 ساڵە ینی مرۆڤایەتی دەبێتە نابیر لە مرۆڤبوون بکاتەوە بۆ ژینگەیان دەبێت لە زیندەوەرانی تریش بکاتەوە بەڵێ خۆی ئەگەر ئێمە سەیەکەین مرۆڤ بەداخەوە لەسەر گوێی زەوی گەورەترین سودمن بۆ ژینگەیەکی پاک مرۆڤە بەس لە بەرامبەرە مرۆڤ خۆی وێرانکەری ژینگەیە پیسبوونی ژینگەیە ئەو ئامارەی جەنابەت باسەکردن حەزەکەم لەسەر خاڵێک بۆستم لە ساڵی 2016 ڕێکخراوی یونیسف لە ئەنجامی توێژینەیە کە 5 ساڵ خەریکی بوون دوو شتی مەترسیداریان خستە ڕوو یەک لەوانە مردنی ڕێژەیەکی زۆر لە مناڵان بەهۆی پیسبوونی ژینگەوە کە ساڵانە ئەچێتە سەوی 10 ساڵ جارێک ئەچێت سەوی 50 ملیۆن مناڵەوە 10 ساڵ جارێک ئەگەر بەڕێژەی وەریگرن 10 ساڵ جارێک 50 ملیۆن مناڵ لە جیهانە بۆی پیسبوونی ژینگەوە برن لەبەرەوەی ئەم مناڵانە جیهازی تەنەفوسیان و ئەو ئامێرانی کە بڵێن تەوێت بە هەناسەدانن دەشێنوک و ئێمەی گەورەکان نییە ئەمان کاریگەری زیاتری پیسبوونی هەوا لەسەریان هەروەها لایەنێکی تر مەسەلەی مەترسی بۆ دایکانی دووگیان و کۆرپەلەکانیان ڕێکخراوەکی یونیسف مەترسیدارەکە لەوەیە زیاتری بینیتەوە ئەم مناڵانە جگە دەمردن کە کاتێ لە دایکم ئەم کۆرپەلێ ناو سکی دایکیانە کە لە ئەنجام توشبوویە تووشی زۆر نەخۆشیەک ئەبن و ئەکام کاریگەری لەسەر زەکا لەسەر زیرەکیان بکات لە داهاتوودا ئەم هەموو نەزانین مناڵان ئەگەر ئەمڕۆ مناڵەکە ئەمڕۆ ساوایەکە سبەی لەسەر کردەیەکە بەڕێوەبەری جیهانە وڵات بەڕێوە ئەبە کاریگەری لەسەر کێشەی زیرەکیان ئەبێ ئەم داتەوە ئەم زانیاریانە ئەم مەترسیانەی ڕێکخراوی یونیسف لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە بەڵێ پشتڕاست کرایەوە کە ئەم زانیاریانە بەم شێوازەیە لە توێژینەوەی کترە کە لە ساڵی 2000 تا 2012 ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرقاڵی بوو دەرکەوت لە ئەنجامی ئەم 12 ساڵەدا 22 ملیۆن کەس لەسەر گوێی زەوی بە بەهۆی پیسبوونی ژینگەوە بەتایبەتی پیسبوونی هەوایش بە دیاریکراوی گیانیان لەدەستداوە بەداخەوە لە ساڵی 2012 تا ساڵی 2020 ئەم ڕێژەیە هەڵکشا 22 ملیۆن لە ماوەی 12 ساڵە ئەمەش لە مدە 2012 هەتا 2020 ئێستا ڕێژەکە بەرز بووە بۆ ساڵان نزیکەی 6 ملیۆن ڕێژەکە زۆر مەترسیدارە ئەمەش لەگەڵ هەموو ئەمانەیە ئەو ڕێکارانی کە گیراوەتە بە لە ساڵی 2000 تا 2012 زیاتر بوو لەو ڕێکارانی کە لە جیهانە گیراوەتە بێت لە 2012 تاوەکو 2020 ڕێکەوتنە ئەمەجییانەکان چ کاریگەریان هەبوو لەسەر کەمکردنەوەی ئەم گازە زیان بەخشانە ئەم پیسبوونی هەوا بۆ منە کۆنگرەی پاریس ئەگەر هەڵە بم 2015 هەندێک وڵات پێوی پابند بوو یعنی یەکێک لە وڵاتانە چین بوو کە ڕێژەی پیسبوونی هەوا تایدا کە ماڵین پیسبوونی ژینگە هەموو جنگەکان یەگرێتەوە ینی چین زۆر پابند بوو پێوەی تەنان دوای کرد ڕێژەکە هێنایە خوارەوە هەندێک وڵات پێوی پابند نەبوو ئەمریکا بۆی ترامپۆ لی دەرچوو ینی زۆر نمونە هەبوو لەسەر ئەم بابەتە تا چەند پێت وایە ئەم کۆنگرانە کە سەرۆکی وڵاتەکان کۆ دەبنەوە و ڕێکەوتنامەیەک دەکەن لە پێناو پاراستنی ژینگە هەوڵێکی جددی گشتین بۆ کەمکردنەوەی پیسبوونەکان بەڵێ خۆی گرفتێکەیە لە بڕێکەوتنامە تو باسێکی لە ئامەرەکان ساڵانە هەر زیاد دەکات بەڵام لە کاتێکیشدا ئەوان بڕەپارێکی زۆر تەرخانەکەن بۆ ئەم
کێشانە. بەڵێ گرفتەکە لەوەیە یا کاتێک ئەم ڕێکوتنامە ناکرێت دوایی لایەنە سیاسیەکان تێکەڵ بە وەری ژینگاکرێت. نمونیەوەی جەنابەت باس کرد چین زۆر پابند بوو بە ڕێکوتنامی پاریس ڕێکوتنامی پاریس تا بدە پاراستنی ژینگا لە ساڵی 2015 یەکێک بوو لە وڵاتانی کە بجێکی زۆری تەرخان کرد و هاوکاریکردنی ئەو وڵاتانی کە تازە پێشکەوتوون وڵاتە هەژارەکان هاوکاریکردنن بۆ پاراستنی ژینگە لەلایەن چینەوە. ترامپ لەم ڕێکوتنامەیە دەرچوو هەمووان ئاگادارین وتی پابند نابێت بەم ڕێکوتن نامەیەوە. ڕێکوتنامی پاریس گرنگیەکەی لەوەیە بوو ساڵی 2050 ناو بنێن ساڵی نۆکاربوون واتە بێکار بوون ساڵی 2050 لە ساڵی 2035ەوە دەست بکرێت بە تایبەتی ئەو وڵاتانی کە ئۆتۆمبیل بەرهەم دێنن پیشەسازی ئۆتۆمبیل لە ساڵی 2035 دەست بکەن بە وزەی بێزیان بە تایبەتی وزەی تیشکی خۆر بەکای پێێن هەتا 2050 لەم ماوەیە پابند بن. بەڵام بە دەرچوونی ئەمریکا لە ڕێکەوتن نامەکە ئەمە گرفتێکی گەورە بوو و وای کرد کە ئەم ڕێکەوتنامەیە گرفتێکی گەورە بەردەمە دروست بێم نەکتەنیا ئەمریکا خۆی کۆمەڵێ وڵاتی تر کە مەساڵحی سیاسیان لەگەڵ ئەمریکای هەیە منش بە هەمان شێوە یان لە ڕێکەوتنامەکە بەرەو پاشەکسە چوون یا خودوازین لە ڕێکەوتن نامەکە هێنم. بەڵام لەگەڵ هاتنی جۆ بایدندا خۆشبەختانە جارێکی تر لە پلانی هەڵبژاردنەکانی خۆشە بەڵێنیدا کە ئەو پابند بێتەوە بە بڕگە و بەندەکانی ڕێکەوتنامی ژینگەیی جیهانی پاریسی ساڵی 2015 ئێستاکە دیسان کەوتوتە پلانەکە کەوتۆ سەر ئاسی خۆی وڵامەز باوەڕ وایە کە پلانەکە تا 2050 بەو شێوەیە هەڕوام کە ناونراوە ساڵی نۆکاربوون بۆ شێوەیە 2050 بەولاوە ساڵانێک بن کە نەکرێ ئیتر کاربوون بەکاربهێنرێت بەپی ئەم پلانی کە دانرابوو ئەگە پلانەکە و خۆی جێبەجێ بکرایە وڵاتەکان پێ پابەت بوونایە بە تایبەتی وەکو هەنگاوانی کە وڵاتی چین گرتێبەر بنرایە بەڵێ بە تاکید لەو بەرنامە و پلان وڵاتی چین هەنگاوی باشی ناوە بودجێ زۆریشی تەرخان کردووە بەڵام بۆ خۆشی هەر یەکێک لە وڵاتانە ئێستاش کە ئێستا هەر هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە بەڵێ بە تاکید بۆ پلانە 2050 بە باوەڕی پسپۆڕانی ژینگە لە جیهانە ناگاتە ئەو شێوازی کە بڵێن لە 2050 ئێمە ئەو ئاواتمان بەدی بێکارنەوە بێن ساڵی نوێ کاربوون. ئەم گرافیکە بکەنگەستە لەسەر شاشە هەیەنی باسی کارگەکانەکرێ باسی دەستی مرۆڤاتێکرێ ئۆتۆمبیل تیایدا یعنی یەکێکە لە هۆکارە سەرچەکانی پیسبوونی ژینگە تەنانەت باس لەوا کرێ سیەکانی مرۆڤ باسی هەراوی نەکردو جگەرە کێشانەوە کارێک بەبەوە باسی کرد بەهۆی ئۆتۆمبیلەکانەوە گەرد و گازانی کە پیا بن لە ژینگەدا چ کاریگەریەکیان لەسەر تەنانەت ڕێژەی بارانبارینیش هەیە ینی راپۆرتێکی ئاژانسەکانە باسی لێواکاڵێ هۆکارەکان وان هەموو ئەمانەوەکەن لە کۆتاییدا سەوزایی بەرەو کەمبوونەوە بچێت. تۆ پێت وایە ئێستا ئەم کەمی بارانبارینی کە هەیە لە هەندێک وڵاتدا کە ڕێژی سەوزایی تایدا کە مەدەستی مرۆڤ زۆر تایدا باڵا دەستە لە پێناو پیسکردنی ژینگە هۆکارێک بن بۆ کەمی ڕێژی بارانبارین و وشکە ساڵی بەڵێ خۆی ئەگەر ئێم باسی گرفتی ئۆتۆمبیل بکەین ئەومان لە یاد نەچێم داتا جیهانیەکان پێمان ئەڵێن ڕێژی پیسبوونی ژینگە لە جیهانە لە 100 بۆ لە 120 هۆکارەکەی ئۆتۆمبیلە لەبەری ئۆتۆمبیلەکان جگە لەوەی کەم ئەو سوتەمەنی کە بەکاری ئێنێ زۆربیان سوتەمەنێکی کوالیتی خراپن دووکەڵکێشی ئۆتۆمبیلەکان ئەمانە فلتری ژینگەییان نییە فلتری ژینگەیان نییە هەچەند لە زۆر زەتایکی لەسەرەوە کراوەوە لەگەڵ وڵاتە پیشەسازیەکانە کە ئەمە فلتری ژینگەی بۆ ئۆتۆمبیلەکان دابنێن وەکو پێویست پابند نابن پێوەین هۆکارەکان یەکی لەو هۆکارانی کە ئێستاکە هەیە لە مەسەلەی پیسبوونی ژینگە گەرمبوونی هەوا بە تایبەتی ئەو بابەتەی کە باجەناویش باسی کە مەسەلەی بارانبارین بەڵێ پیسبوونی ژینگە یەکێک بە لەو هۆکارانی کە وای کردووە کە وەکو بڵێن دروستبوونی تەبەقەیە خۆمان ئەزانین ئێمە ئەگەر ئێمە بۆی زەوی دابش بکەین لەسەر بەرگێک پێکاتەوە بەرگی ڕقی کە وشکارەکان ئەگرێتەوە بەرگی شلی کە ناوچە ئاوەکان ئەگرێتەوە بەرگی هەواییمان هەیە لەگەڵ بەرگی زیندگی کە ئەم بەرگەکانێکێتەوە ئەم بەرگی هەواییە کاتێک کە پیس ئەبێم چینێ بە دۆری خوا دروستەکە بەرگێ بە دەور و پشتی گوێی زەویە دروستەکە و ئەگام کە ئەو
شێوازە تەندروستە ئەو شێوازە سروشتیەی کە جیهان خۆی پێویستێتی بۆ بارانبارین بۆ کردارە ژینگەیەکان بۆ جێبەجێکردنی کردارە سروشتیەکان وەکو پێویست لەسەر گوێی زەوی دروست نەبێت بە تایبەتی ئەوەی کە وتمان بەرگە هەوایەکی پیس بە دەوری گوێی زەویە دروست ببێت ئەمە واکەم یەکی لەو گرفتانێکی ئێستاکەی مخمەن ئەبینین مەسەلەی کەمبوونەوەی بارانبارینە و کە وشکە ساڵی هەموو شازانی گرفتی زۆر گەورە بە دوای خۆی دادێنی مەسەلەی کەمبوونەوەی باران زۆر باش جا ئێمە کاک سلێمان هەندێک جار کۆمەڵێک لە فیلمەکانی ئانیمێشنەکانە بینین بۆ نمونە بە جیهاز خەریکن هەناسە ئەیان ئەوەنە هەوا پیس بووە یاخۆ بۆ نمونە کۆمەڵێک هەر هۆشداری لەلایەن زانایان و درراوە کە بۆ نمونە مرۆڤ بیر لە هەسارەیەکی دیکە بکاتەوە بۆ ژیان بە زۆر لەوانەیە داهاتووی ژیان لەسەر گۆی زەویە داهاتوویەک نەبێت کە مرۆڤ چاوەڕێ بکە بەڕاستی وا هەیە کە مرۆڤ ئەگەر هەر بەم شێوەیە بڕات بەو شێوەیە دەربێت یان ناچار بێ بە ئامێر هەناسە بە ئەوەنە ئۆکسیژن لە هەوایەکەم بێ یاخۆت بوونمونە هەر زەوی بەجێ بهێڵە بە یەکجاری بەڵێ خۆی ئەگەر سەویش بە یەکجاری جێنەهێڵین ئێمە خۆمان لەوەی پیسبوونی وەها هەوا وا بکە کە ئێمە مرۆڤەکان لەسەر گوێی زەویە هەمویان کەم بنەوە ئێمە خۆمان بە مردن زەوی بەجێ بێڵین بەڕاستی یعنی مەترسیەکە ئەوەندە گەورەیە لە پاڵ هەموو مەترسیانەیە گرفتیەکە ئەوەیە هەر لە تاکێکەوە لە کۆمەلگایە هەتاوەکو ئەگاتە بڕێر بەدەستەکان وڵاتەکانی جیهان کاریان لەسەر ئەوە نەکردو کە مەترسیەکە گەورەیە ئەو پلانە نەبووە هەر لە وشاری تاکێکەوە کەسێکەوە هەتاوەکو وشکاری ناوەندە پەروەردیەکان و ڕۆشنبیریەکان و هەتاوکە گاتە ناوەندە سیاسی گەورەکانش بیریان لەم مەترسیە نەکردوێتەوە مەترسیەکە بۆ شێوازەیە بەڵێ ئەگەر بەپێی ئەم شێوازەی ئێستاکەی جیهان باسی ئێستاکەکەین باسی ساڵ 2021ەکەین ئەگەر ئەو هەنگاوانی بۆ پاراستنی ژینگە ئەنرێم ئەگەر بەم شێوازی ئێستا بەسستی بە خەوی بە کەمتر خەمی بڕوام لە چەند ساڵی ئایندەدا و ئاکا کە تەنیاتان بێرۆ بکەینەوە جیهازی هەناسەدان بۆ تاک بە تاکی مرۆڤەکان ئێمە ئەگە سەیری ئێستاکە بگورن لە جیهانە باسی مەترسیەکی گەورەکرێت نەخۆشی کۆرۆنا ساڵانە ڕێگریەکان چی بکرێ بۆ ڕێگری لەم بکەین ڤاکسینی دروست ئەکرێن لە کاتێکە ئێمە پیسبوونیەوە لە مەترسی کۆرۆنا زۆر زەمەترسیداکەن بەبری کۆرۆنا چارەسەرێکی بۆ ئەکرێ ڤاکسینێکە دۆچێتەوە مرۆڤەکان ئەتوانن خۆیان بپارێزن لە ڕێگە بەرێک نەکەوتنەوە بەکارێنەی دەمامکە ئەمانەوە هەموو پیسبوونی هەوا ئەسان شوێنێک و پیسبوونی هەوای تایە لەبەر ئەوە ئەگەر ئێستاکە لە ئێستای جیهانە کۆرۆنا نەخۆشیێکی مەترسیدار بێ و بە زۆر مەترسیدار ناوزان بکرێن بەڕاستی پیسبوونی هەوا لەو مەترسیدار لەبەرەوەی هەوا لە هەموو شوێنێکی مەغەڵەکانی ئێمە هەموو شوێنەکانی ئێمەیە هەیە بۆیە مەترسیدارترین نەخۆشی کۆرۆنانی ئێستاکەم لەسەر پیسبوونی هەواکەمانە کە بەردەوام لە پیسبوونی ژینگە بەردەوام ئاری ئەگەر بن لەوەی کە ماڵاوایکە لە کاکسلەمان تەنیا بە کورتی وەڵام من باتەوە لەسەر ئەوەی کە زۆر جار لەوانەیە بوترێت بۆ نمونە وڵاتێک وەک عێراق یان ناوچەیەک وەک هەرێمی کوردستان چی پێکرێت لە بەرامبەر کێشەیەکی جیهانی لەم جۆرەیە بەڕاستی هەنگاوەکان ئەکرێت لە ئاستی ئێمەوە چۆن بێت بۆ پاراستنی ئەم ژینگەیە تاکێکی ئێمە چی بکات خۆی زۆر گرنگە ئێمە هەر کەس بە پێی پێگەی خۆی لە تاکێکەوە کەس هەوڵەکانی خۆی بەکەم نەزانی بۆ پاراستنی ژینگە پاراستنی هەوا لە ئاستی خۆیەوە من وەکو مامۆستای زیان تۆکو کوڕاگات کارێم کەسی بە بدای کەسێک وەکو باوەک پەروەردەکارێم دەستەی ژینگە وەزارەتی ژینگە هەرێک و لەلای خۆیەوە هەنگاوە بنێ گەورەترین هەنگاوکە ئێستاکە بنرێ ئەوەیە هۆشیاری تاک ئێمە هۆشیاری تاک زیاد بکەین ئەم هۆشیاری تاکەم لە ئەندامێکی خێزانەکە و هاتاوەکو بەرزترین پای لە وڵاتەکەیە دەستەبەر بکرێ لەوە لە وڵاتەکان بچبوونەوە گروپەکان شوێنە جیهادەکان بگرێتەوە هۆشیاری تاک واکە لە هەموو مەترسیەکانی پیسبوونی ژینگە ئۆتۆمبیلکەم بەکاربێنین وەرزش بکەین ئەمانە هەمووی واکەم بەداخۆ هۆشیاری تاک لای ئێمە نییە هۆشیاری تاکمان هەبوو ئەتوانین بڵێن ژینگەکەمان پارێزراوە بێ لە ژیانێکی سەلامەتە ئەبین بۆ ئاواتە ئەگەین کە هەمومان بتوانین ژیانێکی سەلامەت و تەندروستە ژینگەیەکی پاکە بنێین زۆر سپاس مامۆستا سلێمان جەرجیس سپۆر لەواری ژینگە زۆر سپاس بۆ تۆ جاویدم باسی ئەوەشکەم هەر پیسبوونەکانی ژینگەیە ساڵانە ڕێکخراوە جۆراجۆرەکان لیستی ئەو جاندارانەمان پێ دەڵێن دەڵێت کە پێ دەچێت چەند ساڵێک تر هەر نەیان بینین زۆر باز دەکرێت لە ڕەنگە لە ساڵی 2050 شتێک نەمێنێ ناوی شێر بێ فیل هەر کەمتریشیان زۆر گیانداران داناوە پلەکانی گەرماش بەرز بێتەوە کار لەسەر ژیانی هەندێک گیاندار دەکات لەوانە کیسەڵ